وڵە بەڕێزان ئێمە هەر لە سەر ئەم بابەتە دەمێنینەوە بە دیاری کراویش دەمانەوێت قسە لەسەر ئەوە بکەین کە بۆچی دەیانەوێ یاخود هەوڵ دەدرێت هەرێمی کوردستان وەکو قەوارە نەمێنێ. ئەم پیلانە بۆچییە؟ هۆکارەکەی چییە؟ چێن ئەوانی لە پشت دەمەوەن؟ دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان لەسەر ئەم بابەتە هەڵوێستا بکەین. بابەتەکانی تری بودجەکە دەمێنێتەوە ڕەنگە لەگەڵ میوانەکەی ترمان قسەی لەسەر بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز بەهمەن کاکە عەبدوڵڵا پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی کوردستان ڕاستە و خۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە. کاک بەهمەن ئەبێ بڵێم بەیانیتان باش دوای سەعات 12 شەوە سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم ڕووماڵی کوردستان 24 سەبارەت بە بودجە. دەمەوێت لەگەڵ بەڕێستان ئەو پرسیارە بکەم، هۆکار چییە یاخود چی لە پشت ئەوەیە کە دەیانەوێت قەوارەی هەرێمی کوردستان لە قاڵب بدەن یاخود لە بەریەک هەڵی بۆشێنن بە بیانووی ئەوەی ئەگەر هاتوو پارێزگایەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان وەکو ئیدعا دەکرێ بە پێی پێویست بودجەی بۆ ڕەوانە ناکرێت و ئەو پارێزگایە دەبێ ڕاستەوخۆ لە عێراقەوە بودجەکەی بۆ بچێ. هۆکاری ئەمە چیە؟ بۆچی دەیانەوێ هەرێمی کوردستان وەکو قەوارە کە قەوارەیەکی دەستوریشە یەواش یەواش ئەگەر لە توپەتیشی نەکەن لە قاڵبی بدەن؟ سەرەتا زۆر سپاس کاک حاکم. وەڵا ئەوە لای خەڵکی کوردستان ڕوونە، یعنی لە دوای 2005ەوە دوای ڕاپرسیکردن لەسەر دەستوری عێراق و چەسپاندنی هەرێمی فیدراڵەتی هەرێمی کوردستان و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە ناو دەستوری عێراقیە، ئیدی هێز هەیە لە ناوخۆی عێراق، هێزێکی زۆروە لە دووەلی ئیقلیمی کە هەوڵەدەن کە هەرێمی کوردستان ئەم هەرێمە دەستوریە کە هەیە لە قاڵبی بدەن یان نەیهێڵن یان تەواو دەسەڵاتەکانی کەمکەنەوە و بەداخەوە هەمیشەش ئەو خەنجەرەی دەستیان کە بەکاری دێنن دەژی ئەم هەرێمە لە خودی خۆمانە. بەداخەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆر قۆناغا هاوکاریان بووە بۆ ئەوەی ئەم هەرێمە لەناو ببە. ئەوەی هەیە ئەوەی کە ئێستا ئەوان بانگشەی بۆ دەکەن ڕوونا من ئەو بەڵگە تاریخیم ئێستش لایە، بەڵام ئێستا کاتی ئەوە نییە ناوی هەندێک کەس بێنین، بەڵام من بەڵگە تاریخەکەم لەلایە کە لە 2005 پێش تەسبیتکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە دەستوری عێراق هەر ئەم خودی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیتفاقی لەگەڵ پۆل بەریمەر کردبوو کە فیدراڵی پارێزگاکان بۆ هەرێمی کوردستان بوێ. هەر ئەو کات سەرۆک بارزانی چووە سەرخەت و ئەو پلانە گەورەی هەڵوەشاندەوە و فیدراڵێتی جوگرافی مێژووی لە دەستوری هەمیشەی عێراقات چەسپان. بەداخەوە لە 16 ئۆکتۆبەریش بینیمان کە ئێمە لە لێوارەکانی سربەخۆی بووین، ئەوکێتی خنجەرێکی گەورەی لەدان لە پشتەوە و ئەمە هەموو خەڵکی کوردستان بینیان. ئێستاش دەمێکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ بۆ ئەوەدا کە دەیان جار یعنی سلێمانی خستۆتە مەعاملەوە بۆی بیفرۆشێ هەروەکو چۆن کەرکووکیان فرۆش. بەداخەوە ئیدی هەر جارێک لە ژێر ناونیشانێکە ماوەیەک خۆتان دەزانن و هەموو خەڵکی کوردستان زاکیریان باشە ئەلحەمدولیلا بیریان نەچووە کە بەناوی لامەرکەزی ئیداریەوە یانەوەی سلێمانی جا بکەنەوە دوایی زانیان کە لە ڕووی داراییەوە فەشەلیان هێنا ئەوجا داوای مەرکەزیەتیان کرد. من یەک شت دەڵێم، ینی ئەوەی کە یەکێتی دەیکا ئەگەر خیانەت نییە و کۆتایی هێنان نییە بە دەسەڵاتی هەرێمی کوردستان، هەر ئەم یەکێتی نیشتیمانیە ئەوە 3 مانگ بایکۆتی تقریباً 7-8 مانگ بایکۆتی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان کردبوو بە حساب داواکاریەکانیان ئەوەیە کە هەموو دارایی هەرێمی کوردستان بکرێ بە مەرکەزی و لە حکوومەتی لە هەولێر کۆ بکرێتەوە دواتر هەموو موچە و بڵێن مەساریفی داراییش لە هەولێر بێ. یعنی داواکاری ئەوان ئەوە بوو، تۆرانەکەیان بۆ ئەوە بوو، بەڵام کەچی دەبینی ئێستا لە بەغدا داواکەن سلێمانی جا بکرێتەوە. یعنی خۆیان 7 مانگ لێرە خۆیان تۆراندبوو لە حکوومەت گوایە ئێمە دەمانەوێت سلێمانی داهاتی جا بێ و داهاتی خۆی بۆ خۆی بێ، ئەوان دەیانەوێت بیکەنە مەرکەزی کەچی ئێستا لە بەغدا ئەوان داوا دەکەن کە دارایی سلێمانی جا بکرێت. مەسەلەکە دارایی نییە کاک حاکم، هەمان بە ڕۆژی ڕووناک دیارە و هەموو خەڵکی کوردستان دەزانێت ئەمە فرۆشتنی سلێمانیە بە وازەحی و کۆتایی هێنانە بە قەوارەی دەستوری هەرێمی کوردستان کە وەک بینیمان لە زۆر مەسەلەی تریشا یەکێتی یان ئەوانەی کە لەژێر تەئسیراتی یەکێتین چوونەتە محکەمەی فیدراڵی و کۆمەڵێک بڕیاریان دەرکردووە لە دژی هەرێمی کوردستان.
بەڵام هەرێمی کوردستان خاوەنی هەیە و تا سەرۆک بارزانانی و پارتی دموکراتی کوردستان مابن دڵنیا بن ئەو قوارەیە پارێزراوە بێ و ئەوەندەی بەقەدەر ئەوەندەی ئەوان غەدر لە هەرێمی کوردستانەکەن ئەوەندەیش خەڵکی نەتەوەیی و خەڵکی کوردستانی زۆرە کە خۆی بداتە کوشت لەسەر پاراستنی ئەم ئەزمونە بەداخەوە یەکێتی جارێکی تر یعنی لە 16 ئۆکتۆبەر بەنهێنی ئەویان کرد ئێستا بە ئاشکرا بانگەشەی پێ دەکەن بۆ دەکەن و دەیانەوێت بە دەستکەوتیش بیفرۆشنەوە بە خەڵکی کوردستان هەموو ئەمەش بۆ ئەوەیە کە یەکێتی داهاتی سلێمانی بۆ خۆی ببا و بە دەستێکیشی من بە وازحی دەڵێم ئەمە بە دەستی خەڵکی ترە یەکێتی ئەم پلانە جێبەجێ دەکەن باش کاک بەهمن ئێوە پەرلەمانتارن و شارەزای دەستوریشن هەرێمی کوردستان بە پێی دەستوری عێراق هەرێمێکی فیدراڵیە ئاماژەی پێدراوە لە مادەی 117 و ناویشی هێنراوە چۆن عێراق یاخود پەرلەمانی عێراق دەتوانێت دەست بەرێ بۆ پێشێلکردنی ئەو مادە دەستوریە ئایا من لە کاتێکدا کە پەرلەمانی عێراق خۆی لایەنێکی تەشریعە لایەنێکی یاسادانانە چۆن دەتوانن دەست بۆ ئەوە برن و بتوانن وەکو تەعامل وەکو چۆن لەگەڵ پارێزگاکانی بەسرە و ناسری و عامارە ئەیکەن چۆن دەتوانن لەگەڵ هەرێمی کوردستان ئەوە بکەن خۆی قوارەی دەستوری هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە کەس ناتوانێت ئەگەر دەستور جێبەجێ بکرێ وەکو خۆی بەڵام بەداخەوە لە عێراقا دەستور وەکو مینۆی چێشتخانەی لێ هاتووە کاک حاکم چۆن تۆ ئەچیتە چێشتخانەیەک مینۆیەک دەخەنە بەردەست بە دڵی خۆت خواردن هەڵدەبژێری بەداخەوە دەسەڵاتدارانی عێراقی ئێستا وەکو مینۆ بەکاری دێنن ئەوەی لە مەسلحەتی ئەوانە بێ بەکاری دێنن هەتا قەرارەکانی دادگای فیدراڵیش ئێستا ئەو دادگایە کە قەرار لەسەر هەرێمی کوردستان دەرەکە خۆ سێ قەراری دووە یان سێ قەراری هەر ئەو دادگایە هەیە کە دەبێ مادەی 140 جێبەجێ بکرێت کوا بۆ جێبەجێ نەکرا بۆ کەس ناڵێ قەراری دادگای فیدراڵی عێراق ملزەمە و دەبێ هەموو لایەنێک پابند بن پێوە ئێکوا پابندی ئەوان ئەوەی کە ئەوان بە ئاواتەوە بوون لە 2005ەوە کە ئەوها دەست بۆ ئەو مافە دەستوریانەی هەرێمی کوردستان بن پێشێلیکن بەداخەوە ئێستا بەدەستی یەکێتی ئەمە دەکرێت یعنی یەکێتی وەکو ئەوایە خەڵاتێکی گەورەی بە شیعەکاندا بێ و بەدەسەڵاتدارانی عێراقدا بێ یعنی ئەوان خواخواستەی ڕۆژێکی ئەو هایان بوو ئێستا یەکێتی زۆر بە ئاسانی ئەمەی کرد و زۆر بە وازحیش نایشارنەوە کە ئەوان زۆر بەڕوونی یعنی ئەمە هەمووی من ئەمەوە شتێک بە بیرتان بێنمەوە کاک حاکم پێش تقریبا مانگێک بوو هەر لە کەناڵێک بەڕێزەکەی ئێوە وتم و پێش تقریبا 2 مانگ بوو لە کەناڵێکی تر وتم کە هێشتا ئەو بڕیاری دادگای فیدراڵی ئەوانە دژی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان نەدرابووتم یەکێتی هەموو شتێک دەکات هیوادارم ئەم قسەی من بەبیر خەڵکی کوردستان بێتەوە کە من پێش چەند مانگێ گوتومە یەکێتی هەموو شت دەکات بۆ ئەوەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان نەکرێت یعنی ئێستا ئەوەی کە دەیکا لە بەغداد نەبوو داراییە نەبوو هیچ نەخەمی موچەخۆرانی سلێمانیتی نەهیچ ئەگینا موچەخۆرانی سلێمانی نە پارێزگایەکی ئەوەندە فەقیرە پێویستی بە سوال و سەدەقەی خەڵک بێ نە دەڤەری سلەیمانی و ئەو دەڤەرەی کە پێی دەوترێت زۆنی سەوز کە یەکێتی بە خۆسەپاندن کردوێتی بە زۆنی سەوز ئەگینا کەمینەیەکی کەمە لەو سنوورە هیچ کاتێک ئەوەندە بێداهات و دارایی نییە پێویستی بە هەولێر و دهۆک بێ پێویستی بە بەغدا بێ یارمەتی بدا هەر داهاتی سلێمانی بۆ خۆی بەشی سلێمانەکە باشترین بەڵگەیشم بۆ ئەم قسانم هەموو بڕۆن لە ئەنسات و لە هەموو ینی ئەرشیفی ڕاگەیاندنەکانی سلێمانی سیر بکەن کە پێش ساڵێک و 2 ساڵ کاتێک باسی لە مەرکەزیانە کرد چۆن بە داتا دەیانهێنایە سەر شاشەکە سلێمانی خۆی بەتەنها دەتوانێت لە سلێمانی گەورەتریش بژێنێ و بەخێوی کا بۆیە داوای لا مەرکەزی ئیداریەکەن بەڵام دوای ئەوەی کە لا مەرکەزی ئیدار و داراییان پێدرا و دەستیان کرد بە دزینی داهاتەکان و پارەی دەربانکەکان و قاچاقچێتی لە خاڵە سنوورەکان بەشی خۆیانی نەکرد و بەشی موچەخۆرەکانی نەکرد هەمویان برد بۆ خۆیان بۆیە ئێستا هاتوون لەم ڕێگەیە بۆی بە خەڵکی سلێمانی بیفرۆشنەوە پێیان بۆیە من دڵنیام ئەمە نە خەڵکی سلێمانی پێڕازیە و نە خەڵکی سلێمانیش قبوڵیەتی وەکو شاری کەرکووک هەڕاجی کەن یعنی یەکێتی دەبووە دەرسی لەوە بگرتایە کە ئەو ئیتفاقی هەبوو لەگەڵ عێراق و 16 ئۆکتۆبەر کەرکووکی پێدان دواتر عێراق ئامادە نەبوو محافزێکی بداتێ بۆیە لە ڕاستیە دەبووە دەرسیان لەمە وەرگرتایە سلێمانیش بدەن پێیان هەر ئەوەندەیان بۆ دەکرێت هەر ئەوەندە پاداش دەدرێنەوە کە لە کەرکووک پاداش درانەوە بۆیە بەجددی دەبێت خەڵکی کوردستان دەبێت نووسەران ڕۆشنبیران خەڵکی نیشتیمان پەروەری ئەم وڵاتە
بەدەنگ ئەمە هاوارەوە بێ یعنی ئێستا پارتی شەڕی ئیرادە و پاراستنی ئەزمونونەکە دەکا نەک شەڕی پارە و دارایی هیچ کاتێک کاک حاکم مێژوو شاهیدە داتاکانی حکوومەت شاهیدن هیچ کاتێک غەدر لە سلێمانی نەکراوە بەڵکو لە داهاتی هەولێر و دهۆک و لە داهاتی نەوتیش دراوە بە سلێمانی بۆ ئەوی سلێمانی کەم و کورتی نەبێ ئەمە وەک وتم عەرەب ئەڵێ کەلیمەت الحەق یوراد بها الباطل کەلیمەیەکە کە بە سلێمانی دەفرۆشنەوە کە حەقا دەبێ خزمەت بکرێ وایە ئەمە هەمومان لەگەڵین بەڵام ئەوان دەیانەوێت بۆ مەسەلەیەک بەکاری بێنن کە دەستی دەرەکیە و زۆر بە وازحیش دیارە زۆر باشە کاک بەهمن با بێمونەوە سەر بودجە بە دیاریکراویشدا هەردوو مادەی 13 و 14 ئەگەرچی مادەی 13ش دەنگی لە سندرا و تێشپەڕی کۆمەڵێک زۆر با ڕاشکاوانە قسە بکەین کۆمەڵێک بۆمبی تەوقید کراویان تێدایە کار چییە ئەرک چییە لەسەر لایەنە سیاسی کوردستانیەکان جا چه ئەوانەی فراکسیۆنیان نەبێت لە پەرلەمان بۆ چه ئەوانەی فراکسیۆنیشیان نییە چۆن دەتوانین ئەو بودجەیە مادەی 14 ماوەکە تا ئێستا دەنگی لەسەر نەدراوە و بە پێی زانیاریەکانی ئێمە دواش خراوە کەواتە دەبێت چ بکرێ بۆ ئەوەی بودجە و قوتی خەڵکی کوردستان بەو جۆرە بێ کە بە پێی دەستورە بۆ شایەنی خەڵکی کوردستانە لە ڕاستیە کاک حاکم تەنها یەک ڕێگە هەیە ئەوانەی کە خەمی هەرێمی کوردستانیانەوە خەمی موچەخۆرانی هەرێمی کوردستانیانە تەنها یەک ڕێگە لە بەردەمێنە ئەویش یەک ڕێزی وەستانەوە بەرامبەر بەغدایە یعنی لە هیچ دنیایەکان نییە کاک حاکم سەرۆکی حکوومەت بێت لەگەڵ سەرۆکی حکوومەت ئیتفاقیەک تەوقیع بکە سەرۆکی حزبەکانی پێکهێنەری ئەو حکوومەتە و سەرۆکی حزبەکانی ئەو فراکسیۆنانی ناو پەرلەمان بێن ڕێککەوتنێک ئیتفاق بکەن بە ناوی ڕێککەوتنی ئیدارەی دەوڵەت تۆ بێ دە پەرلەمانتار بە ناوی بێلایەن یعنی خۆ کورد لە دوێنێەوە دەستی نەکردو بە سیاست 30 ساڵە تەجروبەی بەس حکومڕانی هەیە و دەزانی ئەم فێڵانە لەکوێوە دەکرێت ینی ناکرێت تۆ سەرۆکی حزبەکەت ئیتفاقی لەگەڵ سەر شتێک کردو سەرۆکی حکوومەتەکەت کە تۆ متمانت پێداوە و مڕەشەحی تۆ بۆ بۆی ببێتە سەرۆکی حکوومەت حزبەکانی بەشدار لە حکوومەت دەنگیان پێداوە اتفاق بکات تۆ بێ لە ڕێگەی دە ئەندام پەرلەمانەوە کۆمەڵێک بۆمبی تەوقید کرا و بخەیتە ناو ئەم پرۆژەی بۆیە ئەمەش عەقڵێتێکی گەورەتر لە پشتێوەیەتی پە ئێمە خوێندنەوەمان زۆر باشە بۆ مەوزوعانە و دەشزانین ئەمانە بۆمبن بەدەستی خەڵک دانراون بۆ ئەوەی هەرێمی کوردستان ئیفلیج بکەن بۆیە هەرێمی کوردستان ئێستا لە مەوقعی زەعیف نییە ئەگەر خنجەرەکەەوە گوتم دارەکەی لە خۆمان نەبێ ئەگەر حزبە کوردستانەکان فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق ئەوان نەبنە خەنجەرێک بە هیچ کە یەکێک لەوان نەبنە خەنجەرێک بەدەستی دوژمنەکانەوە بە تەئکید نەشی عەلە و دۆخە باشەیە بتوانێت بودجە بە زۆری نەتێپەڕێنێ چکە باش دەزانین ئەم حکوومەتە وەزعی چۆنە نە ئەوان لەو دۆخەن کە بتوانن بەبێ کورد بودجە تێپەڕێنن و حکوومەت بەردەوامی پێ بدەن و نە کوردستان ئەوەندە زەعیفە ئەوان بتوانن هەموو شتی بەسەرا بسەکەن و ئەو خەڵکە گەمارۆ بدەن موچەی نەدەن یعنی ئەوە فەرموو تا دوێنێ ئەوانە بوون هەر ئەوانەی کە ئەمڕۆ لە بەغدا خەریکن ئەو وەزع دەخل قێنن دەژی هەرێمی کوردستان دەهاتنە سەر شاشەکانی کەناڵەکانی ڕاگەاندن دەیانوت ئەو نەوتە بوو بە بەڵا لە ئێمە ئەو نەوتە وای لە خەڵکی کوردستان کرد فەرموو ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە سەرڕای ئەو هەموو قەیرانانی کە بەسەری هات لە ماوەی نزیکی ساڵ و نیوێکە بەبێ دینارێکی بەغدا لە ماوەی 2 ساڵ بەغدا وابزانم 200 ملیاری ناردووە باقیەکەی هەموو ئەو 2 ساڵە حکوومەت موچەی لە کاتی خۆی داوە فەرموو ئەوە نەوت ڕاگیرە نەوتەکەیان ڕاگرت ئەوە نەوت ئەوە بەڵایی کە ئێوە ناوتان نابوو فەرموو بەڵاکە لە کۆڵ بوویەوە فەرموو موچە پەیداکەن ئێستا ئەوە ئەمڕۆ 9 مانگی 6 هێشتا موچەخۆران هەرێمی کوردستان موچەی مانگی 5 وەرنەگرتووە ئەگەر نەوت بڕۆشتایە یعنی لە خراپترین حاڵەت کاک حاکم لە ماوەی ئەو 2 ساڵی کە حکوومەت هەرێمی کوردستان بە پارەی نەوت موچەی دەدا بە خودی موچەی سلێمانیشەوە کە ئێستا ئەمانە کردویانتە دەستکەلایەک بەدەست خۆیانە بۆی خیانەتی پێ بکەن هیچ کاتێک هیچ مانگێک لە 5 ڕۆژ زیاتر 3 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ ئەو پەڕی تاخیر بووە موچەی فەرمانبەران دراوە ئێستا ئەو نەوتی کە ئەوان ناویان نابوو بەڵا ئێستا ئەو نەوتە ڕاگیرا فەرموو بڕۆن بۆ ناچن لە بەغدا داوا بکەن ئەتانوت ئەگەر نەوتەکە ڕابگیرە بەغدا خۆی موچە دەدا حتا بەبیرمە یعنی گەورە سیاسەکانی حزبە سیاسەکانی کوردستان یعنی دووسەیەک لە گەورەکانیان گوێم لێ بوو دەیوت مالکی وتوێتی نەوتەکەتان دەرمەهێنن بۆ نەوەکانتان هەڵیگرن یعنی ئێستا چی دەڵێن یعنی ئەوە بە فەرموو نەوتەکەمان ڕاگرت
بۆ نەوەکانمان با بڵێن نا تەسلیمی ئێوەش ناکەین بۆ نەوەکانمان هەڵەگەین فەرمونون بڕۆن بە مالکی و بە ئاغاکانتان لە بەغدا بڵێن فەرمونون ئەوە نەوتەکەمان ڕاگیرا و نافرۆشێ و بە حساب تا دوێنێ دەتاون دەدرێت بە تورکیا و نادەدرێت بەکێ فەرمونون پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەن بۆیە ئەمانە یعنی سیاست بۆ کات دەکەن ئێستا سیاست بۆ ئەمڕۆ دەکەن بۆیە هەمیشەش فەشەل دێنن کاک حاکم سیاست پارتی ئەو شەڕی ئێستا دەیکا بۆ 3 ساڵی ترە چکە ئەم بودجێ بۆ 3 ساڵە پارتی دەزانێت بەیانی چۆڵ دەدا دوو بەیانی ئەم حکوومەتە ئەم بۆمبانە چۆن بەکاردێنێتەوە بۆی بیتەقێنێ بە هەرێمی کوردستان پارتی حزبێکی خاوەن استراتیجە و خاوەن مەبدەئە پارتی کە ئیتفاقیەکی کرد ئیمزای کرد پابەندە پێوە و قبوڵش ناکە هیچ کاتێک غەدر ئەوەی لە دەستوری عێراقیە هاتووە کەم بکرێ و ئەوەی لەو ئیتفاقانی کە پارتی کردوێتی لێ قبوڵ ناکە لێ کەم بکرێتەوە چکە ئەمە حزبێکە خاوەن مەبدەئە خاوەن ئیرادەیە و من ئاخر شت ئەوە بۆ حزبانە بڵێم تکایە یعنی دەرس وەرگرن ئێوە لە ساڵی 92 و بە تایبەتیش لە ساڵی 2023ەوە ئیدی شەڕی ئیرادە لەگەڵ پارتی مەکەن لە هەموو شەڕی هەرچی لەگەڵ پارتی دەکەن بیکەن بەڵام شەڕی ئیرادە لە پارتی نابنەوە چکە ئەو شەڕی کە ئێستا پارتیەکە لەگەڵ خەڵکی زۆر لە ئێوە گەورەترە بەڵام ئێوە دەستکەلای ئەو خەڵکن هەنی ئەم شەڕی ئیرادەیە من حەزەکەم بە وازەحی بە خەڵکی کوردستان بڵێم ئەم شەڕی ئیرادەیە کە ئێستا پارتی لە بەغدا دەستی پێداوە لەگەڵ خەڵکی زۆر لەوان گەورەترە زۆر لەو هاوپەیمانانەی بەغدایشان گەورەترە بەڵام ئەوان ئەمانەی خۆمان بوونەتە دەستکەلای ئەوان و بەکرێکی تاوی ئەوان زۆر باشە کاک بەهمەن بۆ خۆش دەزانی ئێوەش ئاماژەتان پێدا ئەم بودجەیە بۆ 3 ساڵە ئەم حکوومەتی ئێستا لە بەغدایە ئەمە بەرهەمی ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی و ئەمانە کە ئەم حکوومەتی لێکەوتێتەوە کەواتە پرسیار ئەمەیە ئەگەر هاتوو ئێستا ئەم بودجەیەش تێپەڕی گەرانتی چییە؟ یعنی ئێوە ئەندامی پەرلەمانن گەرانتی چییە کە عێراق پابەند دەبێ وەکو خۆی بەو بودجەیەوە؟ والله کاک حاکم من حەز دەکەم بە سەراحەت جواب بدەمەوە ئەمەیان وەکو ڕەئی شەخسی خۆمەڵێم هیچ زەمانەتێک نییە یعنی دەستور زەمانەتی نەبوو ڕێکەوتنت هەمووی نەبووتە 2 ساڵ ڕێکەوتنمان کردو کاک حاکم با من بۆت بژمێرم ڕێکەوتنی ئیدارەی دەوڵەت هەیە کە پارتیە یەکێتیە لەگەڵ حزبە شیعەکانی پێکێنەری حکوومەت ئەمە ئیمزا کراوە هەموو ئەم خاڵانێک کە ئێستا لە بودجە هاتووە لە حەقی هەرێمی کوردستان لەو ڕێکەوتنی ئیداری دەوڵەتە هەیە ڕێکەوتنی بەرنامەی حکومی هەیە یعنی بەرنامەی ئەم حکوومەتە بۆ 4 ساڵ چییە؟ ڕێککەوتنی لەسەر کراوە لەناو ئەم بەرنامەجە حکومیش مافەکانی هەرێمی کوردستان پارێزراوە 3 ڕێککەوتنی هەردوو سەرۆک حکوومەت هەیە کە لە پێش چاوی ڕاگەیاندنەکانی هەموو دنیا ئیمزایان کرد و هەموو دۆستەکانی هەردوو لامان دەستخۆشیان کرد کە 2 سەرۆک حکوومەت ئیمزایان کرد و ڕێککەوتون کە نەوت بە شێوازێک بفرۆشێ و حەقەکانی کورد چین ئێستا ئەوان هاتوون لە ناو پرۆژە یاسای بودجە خۆ هەموو ئەم ڕێککەوتنانە نەبووەتە ساڵێک بەسەریا تێپەڕیوە هاتوون لە ناو پرۆژە یاسای بودجە لە ڕێگەی کۆمەڵی پەرلەمانتارەوە لە ڕێگەی کۆمەڵی ئەحزابی کوردیەوە بۆمبی تیا ئەچێنن بۆ ئەوەی دوایی بڵێن وڵا کاکە ئەوە پەرلەمان دەنگی پێداوە و ئەگەر نەشکرا بەیانی جێبەجێشیان نەکرد دووسێ پەرلەمانتاری خۆیان هاندن وەکو ئەو مستەفا سەنەدە و ئەو کابرای کیلابی و ئەمانە بچنە محکەمەی فیدراڵی شکات بکەن لە حکوومەتی عێراقی و بڕیارێک دەرکەوە ئەوەی لە سەردەمی مستەفا کاظمی کرا بڕیارێک دەرکرا ئەو پارەیە ڕاگرن بۆیە هیچ زەمانەتێک نییە تەنها زەمانەتێک ئەوەیە هەرێمی کوردستان یەکگرت و بەهێز بێ بۆ ئەوی بەرامبەریان بۆستێتەوە نەتوانن غەدری لێ بکەن و مافەکانی پێشێل بکەن زۆر باشە زۆر بەڕێز بەهمەن کاکە عەبدوڵڵا پەرلەمانتاری فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە